سڵاو لێبێ باشی باش بەڕێز باس دەکەم نای بەڕێزێ ئەحمەد کاک ئەحمەد بۆژ لە کوردی جوانانە و هاتووی پیاسە بکەیت سپاس دەکەم خۆشبی بە قوربان شەوانە دێن بۆ ئێرە وەڵی ئەرەوەرە زۆر دێن زۆر دیت دڵە بێراکرێتەوە زۆر خۆشەوە چیەکەن لێرە پیاساکەن چا خۆنەوە وڵی پیاسەی دەکەم لەگە برادرات چای دادنیشتن چای دەخۆینەوە بەسەراتی خۆشە گێڕنەوە بەسەراتی خۆشمان بۆ باسکە والله بەسەرهاتی من لەگەڵ ڕەفیقەکانتە لەگەڵ برادرانەتە والله لە دەرەو دەمەی لە بۆم نایە لەو دەمێ بۆت نایە باشە مشکیلە نییە شتێکی خۆشمان بۆ باز ناکە یعنی وڵی بەنگیشتە خۆش نێ گۆرانێکمان نازانم باشە پرسیارێکە لێکم تۆش بیرتەرانە شتێک خۆشمانە بێ دوای پێشکەشکەی باشە بەسەراتێک خۆشمان بۆ باسکە لەگەڵ ڕەفیقەکانتە لەگەڵ عایلەتە لە کاتی ئیشکردنا شتێک ڕوویدا بێت باشە لە دەمە زاکر نایە نایێت لەم دەقە باشە پرسیارەکە لە یەکەم نە شیرە نە شەکرە بەبێ هەوێن دەمەوێت چی ئەو شتە؟ زمان نا بیگۆڕە ئەوە هاوکاری پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات نە شیرە نە شەکرە بەبێ هەوێن دەمەوێت ڕوون بەداخەوە ساردەمەنیە دەخوری چیە؟ نەوەڵا بەداخەوە زۆر ببوورە وەڵامەکەت نەزانی هیچی بیر ناکەوتەوە بۆمان باسکەی باشە سپاس بۆ بەشداریکردنە زۆر سپاس کاتێک خۆشمان لەگەڵ زۆر سپاس